تەوەری دووەمی بەرنامە گفتوگۆ دەکەین لەم تەوەرەدا باس لاوە دەکەین کە وەرکشۆپێک ئەنجام دراوە لەم وەرکشۆپەدا باسدا جوانکاری ڕوخسار و ڕەهەندە تەندروستی و یاخود ڕەهەندە تەندروستی و دەرونیەکانی لە کۆمەڵگەی کوردی داخراوەتە ڕوو. دەپرسین ئامانج لەم وەرکشۆپە چی بووە و ئەو ئامادەبوانی لە وەرکشۆپەکەدا بوونیان هەبوو کێ بوون و هاوکاتیش لە ئێستادا جوانکاری چ کاریگەریەکی هەم تەندروستی و هەم دەرونی لە کۆمەڵگەی کوردیدا دروست کردو. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر دانیێل سادی حامد کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و هاوکات پسپۆری دەرونین پسپۆری نەخۆشیە دەرونیەکانن و بەشداربووی وەرکشۆپەکەشون لە ستوری بەیانی کوردستان نیوزمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. زۆر سپاس. بیرکردنەوەی کە وەرکشۆپێکی لەم شێوەیە لە زانکۆ ئەنجام بدرێت بیرۆکەکەی چی بوو لەناو وەرکشۆپەکەدا بە دیاریکراوی باس دەچی کراوە؟ وەرکشۆپەکە پێک هاتبوو لە سێ بەش، سێ لایەن، سێ ڕەهەند. ڕەهەندی یەکەم کە ئێمە پێشکەشمان کرد لەسەر نەخۆشیە دەرونیەکان کە پەیوەندی هەیە بە ئەو کەسانی کە زۆر تەرکیزەکەنە سەر جوانی خۆیان، تەرکیزەکەنە سەر بەشێکی جیسمی خۆیان، لوتی خۆیان، قژی خۆیان، باڵای خۆیان، ڕەنگی پێستی خۆیان، دەمودانی خۆیان، سنگی خۆیان، بەو شێوەیە. ئەمە بەشی یەکەم بوو کە پەیوەندی بە نەخۆشی دەرونی و ئەم حاڵەتانەوە هەبوو. بەشی دووهەم بریتی بوو لە جوانکاریەکان کە دکتۆری پێست کە پسپۆری پێست ئەیکا کە ئەوە بە خۆشحاڵی و پزیشکێکی پسپۆری پێست نەخۆشیەکانی پێست و پێست پێشکەشی کرد لەسەر ئەو حاڵەتانە بوو کە کەسەکان بە تایبەتی خانمان زۆر تەرکیز ئەکەنە سەر پێستی خۆیان و جوانی خۆیان و لەوێدا ئەوە باسکرا زیاتر کە جوانی بریتینێ لە جوانی ڕوخسار بریتە لە جوانی ناخ. ئەمە بەشی دووهەم بوو و ئەو شتانی کە ئەوانەیەکەن. بەشی سێهەمیش بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر دێرین تەقدیمی کرد لەسەر ئەو مەوادانەی کە بەکار ئێنرێن لە مەیکەپ و لە تەجمیل و لە جوانکاریە بەڵام سەلمێنراوە ئێستا کۆمەڵێک نەخۆشی بەدواوەیە، چ شامپۆکان بێت، چ هەنێ لە سوورا و لیپستیکەر و ئەو شتانە بێت، حتا تەنانەت باس لە بۆدرەکانیش کرا کە مەسەرەن یەکێک لە شەریکە مەشهورەکانی عالم چەند ساڵ بوو بەکاری هێنابوو دوایە دەرکەوت کە مادەیەکی تایە کە مەسەرەن خراپە ئەم مادەیە، باسی لەوە کرد توێژینەوەیەکی دوور و درێژ و معەمەق بوو لەسەر قۆڵ بوو لەسەر ئەو ماوادانە کە ئەبێ خانمان بە تایبەتی خانمان دووبارە یەکەمەوە هەر جۆرێک مەوادی تەجمیل هاتە بەردەمیان، هەر جۆرێک مەوادی میکیاج هاتە بەردەمیان بەکاری نێنن لە خۆیانەوە، سەیری لیفلێتەکەی کەن، سەیری ئەو شتانەکەن کە پێوێتی مادەکان دیار و ئاشکرایە. حتمما زۆرێک لە خەڵک دەتوانێت ئەو زانیاریانەی دەستکەوێت لە ڕێگەی ئینتەرنێت و چەند سایتێکەوە. بە هەر حاڵ ئەو بەشەی کە تایبەت بوو بە ئێمەوە، ئەو بەشە زیاتر تەرکیزەکاتە سەر ئەو کەسانەی کە لەناو مێشکیانە بیرکردنەوەیان، هەستیان، مەزاجیان، ئیحساسیان هەمووی بریتە لە جەستەی خۆیان یان بەشێک لە جەستەی خۆیان. هیچ جۆرە کەم و کوڕیەک نوقسانیەک لە جەستەیانە نیە ئەمان پێیانەوە گرتووە، یان نوقسانیەک و کەم و کوڕیەکی زۆر بەسیط هەیە ئەمان زۆر گەورەیەکەن لەلای خۆیان. مەسەرەن لەوانەی کە ئەو کەسانی کە زوو عەمەلیاتی تەجمیلەکەن بۆ لووتیان، بۆ دەمودانیان، بۆ پێستیان، سپیکەرەوە بەکارێنن، نەخێر بۆرکەرەوە بەکارێنن بۆی پێستیان بۆر ببێت، گرتویانە بە باڵای خۆیان و گرتویانە بە شوێنێکی جیسمیان و کە ئەڵێن ئەم بچووکە، ئەو شوێنە گەورەیە، ئەو شوێنە ڕانم وە، مەسەرەن ئەوەمە. ئەم حاڵەتانە کە وەکو هەموو نەخۆشیە دەرونیەکان پێویستی بە چارەسەر هەیە. پێویستە پێش ئەوەی کە دکتۆری تەجمیل و پێشەوەی دکتۆری پێست و پێشەوەی دکتۆری قورگولوت و گوێ عملیاتەکەی بۆ ئەنجامما ئیستیشارەیە، کۆنسڵتەیشنێک، ڕاوێژکاریەک بە دکتۆری دەرونی بکات. کاکەگیان ئەمە چونکە ئێمە لەو حاڵەتانەمان زۆرە کە چەنەها عملیاتی تەجمیلی بۆ کراوە، چەنە هێشتا هەر هین نابێت، هێشتا هەر قبوڵی نییە و ڕازی نیە و پێین نییە. ئەڵێ دوای عملیاتەکە ناشرینتر بووە چونکە کێشەکە لە لووتەکەیان نییە، کێشەکە لە لێوەکان نییە، کێشەکە لە چاوەکان نییە نزم بێ یا بەرز بێت، کێشەکە لەکوێیە لەناو بیرکردنەوە لەناو. دکتۆر هەڵبەتە ئەم وەرکشۆپە لە ناو زانکۆدا ئەنجام درا، چۆن بێ زانکۆتان هەڵبژارد؟ ئایا ئەو لینکە بوو کە لە
نێوان دکتۆرەکانی زانکۆ مامۆستاکانی زانکۆیە هەبوو یاخود پێویستە لە ناوەندێکی وەکو زانکۆیە ئەم بابەتە باس بکرێ. چۆن زانکۆ هەڵبژێرا یەکەم بیرۆکەکە بیرۆکەی کۆلژی پەروەردە بوو بەڕێز مامۆستا هەنا و مامۆستا میدیا ئەوان کە وەکو وەرکشۆپێک بەو ناو نیشانە چکە لەم ئەخیرەوە کە ئەبینین بەداخەوە کە عملیاتی تەجمیل زۆر بووە ئەوەنەی ئێتیمام ئەدرێ ئەوەنەی مەوادی کۆزمۆتیک ئەفرۆشەوەنە برنج و فاسۆلیان نافرۆشە لە بازارە بەداخەوەی بڵێن لەبەر ئەوە شعورێک بوو بەوە ئەمە نقطە یەکەم دووهەم ئەم بابەتە بابەتێکی علمیە با هەڕەهەندێکی علمی هەیە باگراوندێکی علمی هەیە بە شێوەیەکی علمی و زانستیانە ئەبێ یعنی ڕێک بخرێتەوە ئەبێ زانکۆ پێهێستێت و داوا عامە بوو بۆ هەموو مامۆستایانی زانکۆ و بەتایبەتی بۆ قوتابیانی خوێندکارانی کۆلژی پەروەردەش تایبەت بوو بۆ ئەوان و لە سەرۆکایەتی زانکۆ کرابوو هەموو کەس دەتوانێت بەشداری باشە دکتۆر لە ئێستادا نەشتەرگەری جوانکاریش کاریگەریەکی دەرونی لەسەر کۆمەڵگەی کوردی دروست کردووە دەکرێت بڵێن کاریگەریەکەی بەم دواییانە کاریگەریەکی زۆر نەرێنی و بەرفراوان بووە یاخود لە پێشووتریشدا بە هەمان شێوەبوونی هەبووە پێشووتریش هەبووە یعنی مەسەلەن تۆ باز لە میکیاج و باز لە ئەوانە بکەی ئەگەر باز لە میکیاج بکەی جیاواز لە عملیاتی تەجمیل ئەو عملیاتی تەجمیلانەی ئێستا ئەگرێ بۆ شوێن گەورەکردن و شوێن بچووکردنەوە و ڕێخستنەوە و لارکردن و بەرزکردنەوە و لزمکردنەوە ئەمە شتێکی ترە بەس وەکو میکیاج هەر مەسەرەن لە زمانی فێرعەونەکانەوە بچۆ سەیری نووسراوە کۆنەکانیان کە نووسراوە مێژوەکانیان کە نزیکی 7 جۆر مەوادی میکیاجیان هەبوو ئەوان فێرعەونەکان 7 جۆر مەوادی میکیاجیان هەبوو کە بەکارێنەوە بۆ میکیاج بەڵام چ مادەیەکیان بەکارێنە خۆی ئەوە مهمە ئەو مادانی کە ئمڕۆ بەکارێنرێت چ مادەیەکە ئەو مادانی کە کاتی خۆی کە اعتیمادی کولیان کردووە سەر خۆڵی قەراغی دەریاکان و خۆڵی قەراغی نیل و خۆڵی قەراغی کوێ ئەوان چ مادەیەکیان بەکارێناوە چیان تێکردەوە ئێمەش چ مادەیە بەکارێنین و ئێستا چکە بابەتەکە تیجاری و ئەیانەوە بە زووترین کات لیپستیکەر بڵاوکەنەوە ئەوانەوە بە زووترین کات سوورا و سپیا بڵاوکەنەوە ئەوە شتێکی ترە بەهەرحاڵ میکیاژ هەر هەبووە کاتی خۆشی بەکار هاتووە بەڵام لەم دوایە لەبەر ئەوەی کە قەزەی تیجارەتی هاتوتە ناو زۆر و بۆر بووە بابەتی تری تێخزێنراوە ئەمە بابەتی دووهەم کە عملیاتی تەجمیل و ئەوانەیە لەم ئەخیرەوە زیای کرۆ لەبەر ئەوەی کە باس کرا لەوێش لەبەر ئەوەی کە ئیمکانێتی خەڵک ئەلحەمدوللا باش بووە خەڵک دەتوانێت کە مەسەرەن شتەکانی تری بۆ فراهەم بووە خواردنی بۆ فراهەم بووە خانووی بۆ فراهەم بووە مەسەرەن ئاوی هەیە کارەبای هەیە بە دەرەجەی یەکەم بیل لەو شتانە ناکاتەوە اینجا دوای ئەوە دێت بیل لە شتە کەمالیاتەکان نکاتەوە کە یەکێک لەو کەمالیاتانە ئەوەیە وڵات تۆزێک چاوی ئاوا گەورەتری کا بچووکتری کا بروی نزمە بەرزی کاتەوە بەو شێوەیە لێوی تۆزێک باریکە ئینیکا ئیتر باز لەوەش کرا کە گۆڕانکاری هەیە لە پێناسەی جوانیە کە ساڵان بەنەوەیەکی تر ئەڕوانرایە جوانی ئێستا بەنەوەیەکی تر ئەڕوانرێتە جوانی ساڵان کەسێک کە مەسەرەن پڕ بواە خڕوخەپان بواە و مەسەرەن ئەوە نیە گۆشتن بواە لەوانەیە ئەوە پێوەری جوانی بواە لە لای ئافرەتان ئێستا بەعکسەوە ئەبێ بە حاڵ و نەحاڵ گۆشتی پێوە بێت و ئەبێ زۆر فەرقی کردووە پێوەرەکان و لە وڵاتێکەوە لە کەلتورێکەوە بۆ کەلتورێکی فەرقەکە ئێستا لای ئێمە مەسەرەن لەوانەیە نوعێ بێت پێوەرەکان لە منطقەیەکی خۆمانە نوعێکی تر بێ لە وڵاتانی ئەوروپا نوعێ بێت لە مەسەرەن بۆ نمونە لە ئەفریقا نوعێکی تر بێت جوانی بە هەر حاڵ جوانی بریتینە لە جوانی ڕوخسار جوانی بریتە لە جوانی ناخ باشە دکتۆر پێشتر باسی ئەوەت کرد کە پێش ئەوەی هەر کەسێک بیرلەوە بکاتەوە نەشتەرگەری جوانکاری بکات بە تایبەتی ئەگەرزانی نەشتەرگەری کە پێویست نییە پێویستی ئیشتیشارەیەک لەگەڵ دکتۆری دەرونی بکات ئەمڕۆ شمبیرە لای هاوڵاتیان هەیە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەڵێت ئەمە پەیوەندی بە ڕوخساری خۆمەوە و بابەتەکە بابەتی دەرونی نییە ئەو کەسێکی کە ئەو کەسێکی کە ئەم جۆرە عملیاتە ئەکا فەقیرە خۆی نازانێت بە حاڵەتەکە چ ینی وا ئەزانێت وا ئەزانێت ڤالی و قیمەتی خۆی و بەرز و نزمی خۆی و ئەوەی کە خەڵک ئەم قوبوڵەکەن و ئەوەی کە خەڵک ئەم بە دەرەجەیەک دائنێن بەستراوەتەوە بەوەی کە تۆزێ لوتی گەورەی یا تۆزێ لوتی بچووکە یا تۆزێ قەڵەوە یا تۆزێ زعیفە وا ئەزانێت ئەو وای لێکاتەوە
ئەوە ئیشی ئەو کەسەیە کە ئەم ئەڕوانتە لای ئەو دکتۆری قورگولوت و گوێیە ئەو دکتۆری پلاستیک سێرجنە ئەوەی کە عملیاتی تەجمیلی بۆکە ئەو دکتۆری پێستە بۆی ڕوونکاتەوە ئەگەر بەخۆشی ڕوون نەکرایەوە کاکە تۆ پێویستی بۆیە ئیستیشارەی دکتۆرێکی دەرونی وەربگری ئەو بۆ ڕووناتەوە پێت بڵێ کاکەگیان شخصیەتی تۆ کەسایەتی تۆ پێوەرەکانی جوانی تۆ نەبەستراوەەوە بە جوانی پێستەکەتەوە کە سپی یان ڕەشە لوتەکەت کە بچووکە یا گەورەیە دانەکەت کەوایە یاوانە قژەکەت کەوایە یاوانە ئێستا مەسەرن یەکێک بۆ نمونە گەورەترین مشکلەی بریتێلەوەی وڵات تۆزێ قژم ڕووتاوەتەوە ئیترەوە بێ بە گەورەترین کێشە لە لای ئەسلی مۆزوعەکە بریتە لەوەی کە تۆزێ قژی ڕووتاوەت یان نەڕووتاوەتەوە ئەسلی مۆزوعەکە بریتە لەوەی کە ئیتر دکتۆری پێستەکە یەکسەر داینەنەوە قژی بۆ شەڵکە لە شوێنێکەوە بۆی بێنێت و بیخاتە ناوچوانی چونکە ئەم کەسە کە قژیشی بۆ شەتڵکەیتەوە مۆزوعەکەی هەر ناڕوە ئەو کاتە کەواز لە قژەکەی نەگرێ بە شوێنێکی تری جسمیەوە ئەگرێ بە شوێنێکی یان ئەگرێ هەر بە قژیەوە وەڵام ماڵە جوانیە لە تەڵەکانی لارن تەڵەکانی کەمن تەڵەکانی زۆرن بۆ چونکە مۆزوعەکە بریتە لە ناو مێژ ئەمە جۆرێکە لە جاران ئەوترا جۆرێکە لە نەخۆشی سایکۆسۆماتیکی یعنی چی یعنی نەفس جسمانی یعنی کەسەکە کێشەکە لە مێشکایەتی بەزەگرێ بە جسمی خۆیەوە ئێستا ئەوترە جۆرێکە لە نەخۆشە وەسواسیەکان وەکو وەسواسی لێ هاتو چۆن کەسێک وەسواسە ئەگرێ بە ئاوە بە پاکو تەمیزیەوە بەشت ژماردنەوە بە ئەو بەشت ڕێخستنەوە بە دەرگا داخستن و دەرگا ئەوەوە ئەم کەسەش گرتوێتی بە شوێنێکی جسمی خۆیەوە. باشە دکتۆر نەخۆشێک یاخود کەسێک کە دەیەوێت نەشتەرگەریەکی جوانکاری بکات چۆن ئەو پێوەرە بکات کە ئەمە پێویستە و چۆن جیاشی بکاتەوە کە ئەمە پێویست نییە و تەنها جۆرێکە لە خوو لە وەسواسی لەو نەخۆشە دەرونیانی کە باسی دەکەیت. گریمان هەر کەسێک بڕیاریە کە بیکە عملیاتەکە ئەنجام بە باشە ئەو نەشتەرگەری ئەنجام بە ئەو دکتۆری کە ئەم ئەڕواتە لای یەکێک لەو شتانی کە خوێنێتی بووە بە دکتۆر بریتێ لە سایکۆلۆژی و سایکایەتری بریتێ لە سایکۆلۆژی و بریتێ لە نەخۆشە دەرونیەکان ئەبێ ئەو بۆی ڕوونکاتەوە ینی پێش ئەوی بڕیاری عملیاتەکە بە چونکە دوای ئەوە ئەبێ بەبار بەسەر خۆیەوە ڕاستە ئەبێ بە ینی چەنا حاڵەتی لەم جۆرەمان بینیەوە کە دکتۆرێکی بەڕێز عملیاتێکی تەجمیلی بۆ فڵان کەس کردووە چونکە دوای فڵان کەسەکە هەر قەناعەت ناکە هەر ئەڵێ لوتم لار بوو لوتم ناشرین بوو لوتم ئەوەی لا لوتم ئەوەی لا یان لێوم یا ئەوە بۆ چونکە کە بوو بەبار بەسەر خۆیتر وازی لێ نایەن ئەڵێ تۆ خراپترێ کرد پارەکەش لێسەرم و لوتەکە ناشرینتر کرد لێوەکە ناشر بۆ ئەوەی ئەمە ڕوونەیە کەسێک کە گومانی ئەوەی لێ ئەەکەی باشتر وایە بینێتە لای دکتۆرێکی دەرونی و ئەو پێی بڵێ ئایا ئەمە بەس بە قسەکردن کۆنتترۆل ئەبێت تێگەێنێت یان جاری وایە پێویستمان بە دەرمان هەیە بێت دەرمانی بیتێ بێ عیلاجی بیتێ بابەت تۆ نەخۆشی تۆ پێویستی بە عیلاجی ئەوە هەیە کە دکتۆری دەرونی عیلاجت باتێ چۆن عیلاج ئەدرێ بۆ خەمۆکی چۆن عیلاج ئەدرێ بۆ قەلەقی چۆن عیلاج ئەدرێ بۆ وەسواسی ئەمەش جۆرێکە لە وەسواسی پێویستی بە عیلاجەیە. باشە دکتۆر هەڵبەتە ئەم هۆشیارە لە ناو هاوڵاتیان ئێمە پێشتر باستکرد ڕەنگە ئەسڵەن هەر دەرکی پێنەکات چۆن بتوانین بە جۆرێک لە جۆرەکان ئەو نەخۆشیانی کە بەری ئەکەوین لە ئێستاشدا ئەوەی کەڕوونە بەشێک لە هاوڵاتی بەر جۆرێک لە نەخۆشی دەرونی دەکەوێت ئەسڵ ئەستی پێناکات نازانێت کە ئەم نەخۆشی هەیە یان بڕوابوونی بۆی کە بچێتە لای دکتۆری دەرونی بە ئێستاشەوە زەحمەتە چۆن ئەمە لە هاوڵاتیا دروست بێت. بەتاکید ئەمەی کە من و تۆ دانیشتون ئێستا ئەوە باسیەکە ئەمە جۆرێکە لە بەڕۆشتوین بیریکردنی خەڵکی لەسەر ئەو مەوزوعە ئەمە یەک ئەمە خۆتۆیەکی پیرۆزە و درێغیش نەکراوە دکتۆرە دەرونیەکان درێغیان نەکردووە لەو ڕۆوەکە و ئەو وەرکشۆپی کە باسمان کرد مەسەن ئەوی جۆرێکی ترە لە بەڕۆشتوین بیریکردنی خەڵک جارە با لە ناو چی نیزانکوە ئەم سەقافەتە بڵاو بێتەوە اینجا دوای ئەوە مەسەرەن ئەتوانی لە ئەعلام و ئەتوانی لە شوێنەکان. باشە جیاوازی هەیە لە چینێکەوە بۆ چینێکی دیکە ئەم جۆرە نەشتەرگەریە کە بووە بەخۆ بابەتە کەشتەنها پەیوەندی بە دەرونیەوەیە یاخود با بڵێن بە چینێک کە لە ناو زانکۆ بێت چینێکی دیکە کە با بڵێ لە میدیا ئیش بکایان کەسێک کە لە ناو بازار کار بکات بەتاکید ئەوە بەشێکی ئەگەڕێمەوە بۆ بیدایەت کە باسم کرد کە کاتێک کە ئەساسیاتی ژیان جێبەجێ ئەبێ بۆ کەسەکان لە ئاو لە خواردن و لە خان و لە کارەبا و لە ئەو شتانە ئەساسیاتەکان اینجا ئەڕوا بۆ کەمالاتەکان چکە کەسێک ئەگەر نان نەبێ بیخوا زۆر بی لەوە ناکات و لوتی گەورەی یا بچووکە
ئللا کەسێک نەبێت کە نەخۆشە چەند لەم حاڵەتەشمان زۆرە باوکەکە یادایکێ بە گریانیت پێماڵێ ئەمە نان نییە بیخۆین ئەمیش بە گیریێناوم ئەڵێ عملیاتێکی تەجمیلم بۆ بۆ لێوم یا بۆ لوتم یا ماسکێکی کردووە بە هینیەوە ئەڵێ دەموچاوم ناشینم نابێت کەس بیبینێت دکتۆر تۆ قەناعەتی بێ بکە کە ئەم ماسکە لا بڕێت ئەم کچەی ئەمە زۆر جوانە بەڵام ئەو مثلەن ئەڵێ من ناشرینترین کەسم لەسەر ئەرزا وەڵا لێوم بەرزە لێوم نزمە بەو شێوە کەواتە تا تۆ تا ئەساسیاتەکانی ژیان جێبەجێ نەکەی نەکرێت بیل لە کەمالیات ناکرێتەوە بەڵێ کەواتە ئەو کەسانی کە زیاتر ڕوئەکەنە ئەو جۆرە عملیات و تەجمیل و ئەو شتانە ئەو کەسانن کە ئەساسیاتیان بۆ جێبەجێ کراوە یان جێبەجێیان کردووە اینجا بیل لە کەمالیاتەکە ئەکەنەوە ئیتر ئەمە سونەتی ژیانی ژواهیە هەرەمەکەی ماسلۆوە ئەڵێت کە ئەساسیات جێبەجێ بوو ئیتر بیل لە کەمالیاتەکرێتەوە من نقطەی یەکەم نقطەی دووەم ئەو کەسانن کە نەخۆشی دەرونیان هەیە نقطەی سێهەم مرۆ بۆ بە ترێند یعنی کە تۆ بۆ نمونە پێشکەشیەکەی کە بیت لە دەستگایەکە ئیش بکەیت دەستگاکە زیاتر یەکێک لە پیاوەرەکان کە دایناوە ئەبێ ئەو کەسە مەسەرەن ڕوخساری زۆر جوان بێت ئەبێ مەسەرەن بۆ نمونە ملی وابێت ئەبێ لێوی وابێ بێت چاوی وابێ مەسەرەن ئەو پیاوەرانەی داناوە خەڵکی تر وەرناگرێت بۆ ئەوەی بۆ ئەوەی وەرگیرەی بۆی ئیش بکەیت تۆ پێویستە چاووا لێ بکەیت پێویستە لێووا لێ بکەیت پێویستە پێست دوا لێ بکەیت بۆ ئەوی وەرگیرەی لە شوێنەکە ئیتر ئیمڕۆ بەداخەوە شتەکان وای لێ هاتووە بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دکتۆریان زۆر سپاس بۆ دکتۆر دانیال سعدی حامد کە بەڕێزیان و مامۆستای زانکۆ و پسپۆری نەخۆشیە دەورونیەکان ستودی بەیانی کورسانی نیوزمیان بوویت و بار سپاس بۆ بەڕێستان.